جابا هەموو ئەوانیکەوە باز لە مافی ئافرەت دەگەن گوێ بۆم ئاەتانی قورئان بگرن بە جۆرێک کە هەر ئەو وەختەی کە لەدایکە بوو ئەگەر بێت و کچ بوایە هەر زندە بە چاڵیان دەکرد هەر بە زندوێتی لە چاڵیان دەنا وەکو خوای گەورە و میهرەبان ئەو واقعەیە لە قورئانە باسەکە و سەرنجام و تاوانەکەشی دەگێڕێتەوە جابا هەموو ئەوانەی کەوە باز لە مافی ئافرەت دەگەن گوێ بۆم ئاەتانی قورئان بگرن خوای گەورە دەفەرمێ وإذا بشر أحدهم بالأنثى ظل وجهه مسودا وهو كظيم پێشەوەی کەوا ئیسلام بێ کابرا کاتێ خێزانەکەی حەملی دەبوو لەو کاتەی کە کاتی ویلادەیە لە دەرەوە ڕاوەستا ئەگەر کوڕی بوایە ئیترەوە کێشەی نەبوو بەڵام ئەو وەختەی کە مژدەیان پێدا کە کچ بووە ظل وجهه مسودا وهو كظيم لخم خفت شرمزارية رنگي رجدا گرسا خفت باربو ليرة ولوي خويا شاردوا چکە عيبێکی گەورە هاتووەتە سەری يتوارى من القوم من سوء ما بشر به أيمسكه على هون أم يدسه في التراب لنێوان دوو اختیارا بوو یا شەرمەزاری بە حسابی خۆیان قبول بکاو کچەکە بێڵێتەوە لای خۆی کە کەمێکیان ئەمەیان دەکرد یاوەتا ئەم یەدوسه فی التراب یاوەتا غیرەتی هەبێ بە حسابی خۆیان ئەوەیە کە کچەکە هەڵگرێ و زندە بەچاڵی بکا کە زۆربەیان ئەمەیان دەکرد خوای گەورە فەرمێ ئەلا ساء ما يحكمون و لە ڕۆژی قیامەتیشا خوای گەورە کاتێ ئەو کچۆڵانە زندوو دەکاتەوە فەرمێ وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت بە چ تاوانێک چی کردو ئەم کچۆڵێ کاتێ کوژن ولا تقتلوا أولادكم خشية إملاق نحن نرزقهم وإياكم إن قتلهم كان خطأ كبيرا ئەوە ئیسلامە ڕوبەڕووی تند و تیژی ئافرەتان بووەتەوە ئەمە لە کاتێکایە کەوا هیچ یاسا و ڕێسایەک نەبوو